ڕژێمی باسی عێراق لە ناوەڕاستی هەشتاکانی سەدەی ڕابردوو هەڵمەتی کۆمەڵ کوشکردنی خەڵکی ناوچەکانی گەرمیان و بادینان و هەڵەبجەی دەست پێ کرد. پرۆسەکان جیاواز بوون، بەڵام قوربانیەکان چیرۆکی هاوبەشیان هەیە. پیاوەکەم و کوڕەکەمیان لە ماڵ خۆمەوە بێت بۆ بیابان ئیتر نەیانم دیە. دایک و باوک و خوشکێکم لەدەست داوە تا ئێستا خۆم سەرپەرشتی خێزانەکەم بەکەم. ڕژێمە بەحەز باب و مام و خاڵ و زەڵام و 133 نەفەرێت گرتەی. ئەی بشوورەی تازە شووی بکەم وەڵا عەیبە نایکەم چۆنەی. هەستم بەوە کرد ئەبێ شوێنی دایک و باوک بگرمەوە بۆ ئەم چوار برایم کە لە خۆم مناڵترە. شیر نەبی بدەمە کوڕێ خود من ئۆرێ کردیەمە موکی شیرە منێ دوا کوڕێ. ئەو بەیانیە من خەریکم هەویرمە کرد وە باوک ئارامەتم بە حەق قورعان دەنگ هینتێ گوڕەی دەبابەتێ وتی تو خۆتە ترسی گوڕەی نایە هەلەوە لەو من ڕومژ تابیمان تۆپێکی تەقان وەڵام جەوەڵ مازوو خەڕۆی ئیتر خەڵکەکە گشتی ژن و پیا و ئەوەی هاتە خەوەرا و هارو بوو پێشمەرگە ڕایان کرد بەرەو عەزیز قادر دێقەی ژیر بە لەورۆ بۆ بنێقە و لەورۆ بۆ عەلیان و لەورۆ ئاوە ڕۆیمان ئەوە ئەزانم بۆ ئەزانم ئیسەتا چیمانە مرە سوورە خەڵکشتی لەورە خڕبی ئەزانی چۆمە کتوکسەر وەڵا وتیان ئەو ڕۆژە هەرچی شۆلێبی خەڵکیان بار کرد و لە تۆبزاوە پیاوەکانیان جیاوە کلێمە دەستم و دەست باوکم بۆ هەر حتا گەڕامیانەوە مەسافەیەک بێت ئیتر ساحەیەک و ساحەیە زۆر گەورە بوو ئیتر ژنیش زۆر ئەیقیژانیان لە دوای هاوسەرەکانیان و مناڵ لە دوای باوکی بەڵام مەغریب بوو هەمویان جیاوە کردو و بردمانیان وتمان بۆ خاترخوا پیاوەکانمان لێ جیاوە مەکەن وتیان ئەیانوە ناوێنە نووسین و ئەیان تێرین و ئەو ناونووسنە دییانمان ئیتر نەیانماندی براژنەکەی وتی من زاماریم کەوتوی وتی چاو دووە مناڵەکان وێ مناڵ وردە وردە ئەوەنەوەنە ئارامان ئەوە نەوینە ئەو دەقەی پیاوەکەمیان بردو جیایانەوەکەن من ئەرک سەس مناڵ وردە کەفتە سەرما خۆمیش نەخۆشوی حێلیش بیم خۆدێک و زاڵەمە من گرتە عامرێ من هەندە 16 ساڵ بیتن 83 گرتن کیژۆ منە بە پێوە چوو کوڕیش مۆنگێک بزیکی مندا من نازانی من چ زیکێت هەیە چێ هەیچ دنیا پیچک رون بیاو جشب نو مالا کفتن مجمع بی مالا کفتن اوی چوب بو ایشه کس نهاتا به سجاده عام رئیسی گرتن جادا کرکوکی منشل سجاده کرکوکی بین زیلو چشتیش نو گنده کفتن ها جاده که 5-6 نفرک دهن کوره و سقط و دین و نخوش و کس نه الله هیچ کس نه الله خو خزوره من یه پیر بیدا چی تا ایشه هندی هاوریال کره خوب و دکانه هات هاوریال و دابر قنکه غدارا و قنکه تفنگانو که صحت و قود جغارت وین مای یف ملویری حال گرنوه چون که باب من الویری مام من نوشت کرد هندی گوته ده شلوارا خود بکم یه شلان دی بی و نکر شلوارا خود بکد
خاسیا من گوت ما تا منیش بو گوته چی هندای پاره بو بین محمد خزالام من پاره بینه بو چون پاره بو بین هنگی ما 1000 دینار هبید پاره دی بو 500 دینار من بر 500 دینار ما بر ما گوته دنیا به پلیس کلمه ورگفتو گوته دنیا به من ترمزی آوه بر من گوته آواسار داب دنیا گله گرم بی مانگا حب بی سویک حب بی خدا ترمزی آوه من ورگفت سری من داکر من قرآن والمال بر ظلام من قرآن خير من قرآن والمال بل من قلت بكره خاطر بقرآن بس دي أوفيدم أبوبي خو مشيتك هبي دستو بيت والزنجير كريبين نوفي وحسين بي دستو بيت والزنجير كريبين ناخد شو نظني مال كيري أو تل كيري أري والله إيك دست لقرتن إيك بي كتبت فردا آرت هاوی نافات و تناف پیکم ادوات بربو لای منشا ما دید که کوره برن و سقط برن و عمره و 8 سال و 7 سال برن و پاش مزانی اوه اجتماع نیم کد اجتماع بله ما نزانیش ما گود واهند ظلامه 8000 ظلامه امناف دجمنه دابین محرسی خود گرد حتی سپیده هد دهجن دان نف خانیه که دابن 4 دانه و 3 دانه و حرسی که دار لال مبین چش لال مبین مگونه که ایان جنی جحیلین ایک بیتن حاشک تعدهای که تشتکل مبکتن محرسی خود گرد و کی ظلامه چطف پیش مرگل سنگر و بین امشوات مالت خو حرسی خود گرد ئێمە مناڵ بووین نەمانەزانی کیمیاباران ئەکرێ باوکم خۆی زانی ینی سەوتی ناوشار و تۆپ و ئاوامە بیست هەر پرسیارمە کرد لە باوکم ئەنوارم باوکم ئێمەی کردینەوە ناو ژێرخانەکە و وتی واز بێنە بچنە خوار و منیش وشیار بە باوەشمەوە بوو کە باوکم خستینە ناو سیارەکە وتی گەشە ئاگال لە وشیار بێ سێمش سیارەکە یێتەوە بە دوامانایەن باوکم هەڵبەتە شڵەژا بوو بیرم ئەکردەوە چۆن وشیار بگەێنمەوە باوەشی دایک و باوکم ینی ئاگام لە خۆم نەبوو مناڵەکان هەر چواریان لە بەردەما بوو لە سیارەکە دەستێکم بە دەمولوتی وشاری برامە و دەستێکیشم بە دەمولوتی وەشمەنی برامە لەسەر شانمە بوو ینی ئەوەم ئەویست ئەم مناڵانە هیچیان پێ نەیە تا بیان گەێنمەوە بە دەست دایک و باوکم و تا بەیەکەوە کۆ ببین و کە ڕۆیشتینە سەریاز چاوەڕێمە کرد هەفتەیەکی کە مانگێکی کە تەقریب تا 40 شەو لەوێ ماینۆ مامەم وتی وەڵی سەری منی نابەسن یا وتی ڕۆڵە وتی وەڵا باوک و دایک و بەتەمای هیچ شتێمە باڵێ من ئەوان چوومەتە سەریان و شەونم بە مامۆژنەکەم قاسم کاکاتە مامی خۆم وتی هەر هەموویان 22 نەفەری ماڵی کاکەم خۆم چوومەتە سەریان و سەرم ناوە بەسنمەوە بەتەمایان مەبندام پۆشیون کیمیاییان پیاکراوەتر لەو کاتە بڵێم چی هەستێکی زۆر زۆر ناخۆش تۆ ئازیزترین کەست کە دایک و باوکە لە دەستتدا بێ لەو کاتە ئەتر هەستم کرد کە بەرپرسیارم بۆ بەخێوکردنی ئەم مناڵانە چۆنیان بەخێوکەم ئافرەت پشکی شێری قوربانیەکەی بە بەرکەتیە پشکی شێرەکەی چ عزیزترین کەسی لە دەستدایە بابە خێزانە برایە واتە هاوسەری ژیانیشیتی کوڕە یعنی ئەمانەی لە دەستدایە ژنانی کورد لە دوای کۆمەڵکوژیەکان ژیانی خۆیان خستە لاو شانیاندایە بەربارێکی سەخت و گران باری تاقەت بڕووکێنی بەخێوکردنی ئەو منداڵانەی
بۆ هەتا لە سێبەری باوکایەتی بێبەش بوو. تو باوکت نمێنێ و براد نمێنێ و پیاوت نمێنێ و ئافرەتێک گەنج جوانەوە گوڵە باغ لێ دووسێ مناڵیودەی ئەوە وە بێنان وە بێ حیچ و وە بێ ئەوە دینارێکت بیوە وە بێ ئەوە حیچ وەڵڵی تر وە پەنای خوا و پشتم لێ بەست ئیشم بۆ ئەمەکە کرد و ئیشم بۆ ئەوەکە کرد خەڵکیش گرتی وەک من نەیبی بەس هەیبی نەختێ دەوڵەمەنی باشی ئیشێکت بۆ کرد کورە ئەوە ئاردێدا پێت ئیشێکت بۆ کرد شتێکێدا پێت ئیشێکت بۆ کرد حەتاخ و ئەم مناڵێ لە ئەمریان و های لێ هات ئیتر خەتیاندا و گەورە بوین. 2 مانگ لە ئوردوگای سەریاز هەر خۆم سەرپەرشتیمە کرد خێمەیان پیان لەوێ ژیان بەخوا ئەمەنە هیچم نەکرد بوو نەمەزانی بڵین لە خێمەکان شتیان پێیان نەمەزانی چۆنیان بۆ لێنێم چۆنیان بڵین بەخێو بکەم. ئەو کاتەی براکانم تەلەبە بوون بژێوی ژیانمان نەبوو باوکو و دایکم لە دەستدا بوو منیش هەر خۆم بەخێوکەری 4 براکەم بووم حەزم نەکرد ئەوان بچن بڵین دەستگێڕی بکەن و یا شت بفرۆشن ئەمود پیان ئێوە بەس بخوێنن ئیلاقەتان نەبێ هەقی زەحمەتی منتان نەبێ من خۆم بەخێوتانەکەم. بەخوا جار ئەو تۆ بیوە چەند شەو ئەو مناڵێ لە ئاوا بینەوە بێشان بخرتینە لە مناڵەوە بێشان چۆن خەویلیەکەفی یەتو کەست دەوێ کەسێک نەوێت شتێکت بە پێ پارەیەکت نەوێ فەلاحەتێکت نەوێ بێژی عنی وەکی سەخوا بایعی و ئارد و مارد و معاش و هیچ نەوێ هیچ چۆن ئێستا لەبان ئەی عەجبەکە دانستم ئاوا بیمان بەخوا شیر نەبی بدەمە کوڕێ خودۆ پیرەوە هەستا هەندێک ئۆر کرە مەمکێ و شاکرتێ کرد گوتێ دۆ بنڤیتە نەتۆسپێدێ بۆتی شیرە من ئۆرێ کردە مەموکێ شیرە منێ دۆ کوڕێخۆ چ لێ نەخۆشتر نییە چ لێ نەخۆشتر نییە کواز چوومە ئۆڤێ کواز چوون بۆ ئۆڤێ ڕێکۆ 2 سەحەتۆ نەئەستنێ هزاران ژن دۆچین 5 لیتریە ئۆڤێ ئۆنتانەکە ئۆڤێ دۆبای دۆچینە کارێز دۆچینە بیرە هاتۆمە بخۆتانەکە ئۆڤێنۆ لوێرش دۆ جێش هێدۆ سە ملێ مەفرەدەتن قامی بانگی سپێدێ نەدۆم چوونیەوێ ئۆڤێ مەگو پازوبی دۆ بچینێ دۆ ئێکتانەک ئۆڤێ بخۆبینی ئۆڤ نەبی دێمرین چواکی ئۆڤێنە قامی دڕۆژە چوو بۆ نیمە ئێکتانەک ئۆڤێنەوە بە دۆهێن وێرێ دڵمە فرەدەن و ڕێژن دۆڵمەدەن چ ڕۆژ ئەس بێژ بیر نۆکەم چ ڕۆژ ئەس بێژ بیر نۆکەم کو ژنۆ قبر لێت دۆ شش حوت جەژن هات هەر جەژمان نەوە کرد ێ جەژ لەو هیچ چیز نەوی وا شتێکیش بیا ئەگەر یەکێ بیتوانایە پیاڕەیە چای بکردایان شتێکی بیایە هەر نەیەکرد ئەویت بۆ بیکەم وشاری برام ئەگریا بۆ شیر بە شەوە هەڵ ئەسامۆ نەمەزانی بۆ دایکم ئەگری برسیەتی ئەم برد بە شەوە ئەمگر بە باوەشمۆ ئەم برد ئەموت خاڵۆژن نازانم وشار بۆ دایکم ئەگری بۆ شیر ئەگری ئەیود ئەویش دەستی هێنا بەسەرما وشاری لە باوەش ئەگرت ئەی خستە باوەشی هەتا وشار ئەخەوت سەری وشاری ئەنا بە سنگیەوە ڕۆژانە ئەو ساتە یعنی دەستمان ڕێ ئیشمە کرد و کرێکاری و یعنی تو نازانی ئیش دەست مەڵۆنیان و ئاوا پڕکاری و ئەم دیوارمە کەفماڵە کرد بۆ یەکێتە ئەوستەر خستمانە بڕی و هینمانە کرد ئیسەیش وەڵا وەوە مەشغوڵم دوو لە ڕێت خەریک حەیوانم و خەریک مریشک و ئەمانەمە و ئیتر خۆمی پێوە مەشغوڵەکەم حەزمە لە ئاوایەکە تا شار وە بیرم تێ یعنی دایکم هاوڕێکان دایکم ڕۆی هەتا ئێوارە درە و کونجیانە کرد درە و جویانە کرد درە و گەنمیانە کرد یعنی ئێوارە بەدەستی شەقاوی و خوێناوی و ئاهاتنەوە یعنی هاها آخر گشت کەسێ هەست بەوە ناکە دنیامە نەدڤە بەس چاوێمەل هەندێ بی ئەم شوڵکەین نانێکی بدەنیە بچکێت خۆ بەس چاوێمەل ژیانەمە بچکێن مەبوو چ ژیانمە نەبوو چ خەیاتیت کرد 5 ساڵە خەیاتی من کرد معمەلێکی مەشغوڵ کرد پاشیش هە ئیشەکە هەبە عەمەڵە بۆ شینۆیی بۆ معمەل بۆ ما بخۆ شوڵ کرد هەمە ژنۆ نەمن تنێ
هانها دهجن بيك بدا بخوتنا شولي مصلكي وعد بيا هیچ شامل اما فهم خوکر ام توت و بین اما تا زحمت یا برهن خوشیت بره با به هم مازن بین دو کم ابی به مج یعنی ام کچ که بین دو چیت شول کتن ام یعنی بتنت مال داد مای او بو من خوش بی یعنی ما دو خونه دیتی شاف بو شافی بی تولم فروشته چاو بازم فروشته تومن فروشته استمون فروشته او کره او بیریتی ایش بو خلق کردی تشی کرد تشی بو خلق کردی ساعه ازانی تشی چیا گیت ایش یک کردی بویستان مکل لخرا ازایم خمان بیمن خر بویستان مکد بامی اولو بیو تمات این نمیلا من علمی کابراوتی دختی قطوه بیمان ایتر رزالت من ئەوە نەوێت کاتی وا بووە قەڵەم ڕەساز ئەو کاتە کردومە بە دوو کەرتەوە بڵێن بۆ دوانیان وەرەقەی سپیان ڕەشە کردەوە بڵێن سعیان لەسرە کرد هەموو جارێ بە لاسیکەکە خۆم وەرەقەکەم سپیە کردەوە ئەموت با بەشی جارێکی تریان بکە تر من ئەو کاتەی ینی هەستم بەوە کرد ئەبێ شوێنی دایک و باوک بگرمەوە بۆ ئەم چوار برایم کە لە خۆم مناڵترە ئەبێ بڵێن دوا ڕۆژیان گەشتبین بم بە دوا ڕۆژی ئەم برایانم خوێندنیان تەواوکە لە ڕەفیقانیان کەم نەبن شاش حەفژندا بخودخانیەکێدا بن مە حەرەسیت گرت ئەرێ وڵان مە مرتن ژنۆ قەبر لێدا یەک بەشەر نەگوتن دا هاروکاری بکە نەتوێران هەگوت باێ ئاوێن مە بڕین کە هەرە با بڕین چ نەهێڵا ئەم هێڵا بین و ڕەزیلی بمرین ئەم نەهێڵا بین و ما بەلێ ئەو برن گوتیە دەڤاش ڕەزیلی برن نەخ ئاو کە هەرە باڵ ما بڕین ئەو حەوزمەوە سەر پڕ کردووە ئێستەوە تەنکەر پڕیەکەن خۆم و کچێکم و ژنێتر هەر شتێکمان ئەو حەوزمانەوە تەنکە خۆ تەنکە سەد ڕزایچێت لە چەمەکەەوە ئەومان کردەوە ناو حەوزەکە لەبەر ئەوە 15 دیناریداە پێمان خاوەن ڕانەکە من و ژنەکە لێکەنجکە بەشمان کردەکەمانەوە سێ کتو ئەوە لەو نەژیانە دائنیشتین وەیەکۆ هاوسێویمان و هەر خاوەن ئەی حەوشاو لێرەکەین ترا ئەوەی شویمان نەکرد دائنیشتین وەیەکۆمان بەخوا بەشمان کرد و مناڵمان بەرەڵان نەکرد و مناڵەکانمان بە مەردایەتی کردە خاوەن و مناڵ خۆمانمان بەرەڵان نەکرد کزەی بێ و لوزەی بێ و بفەوتێ و باس ئەوانەمان نەکرد کورە ئازاوە بەشکەمە دەست ئیشێ بکەین بەشکەمە بڕێ حیوان بێنە عەداڵەت پێی بژین بڕێ درەو بکەین بڕێ مەڵۆ بۆ خەڵک بنێن و بڕێ ئەمانە ئەمە ئیش کوردایەتی ئەمانەمانە ئەکرد ئەرێ وڵە پیرەژنە یەک کوڕ هەبێ ناوێ ئەسما بێ ئەنە بدێنێ ئاسما حتا مرد یک نزدانی بس گوته یا ربی خود ساخی صدامه بینه من پارچه که جاتی کره خو من لیوه کرد با من یا ربی خود صدامه هولی بکنه کره من هولی کردیار ایک کر تاقه کره بید پشتی کره خو دین بی کسوکار همویان بلین دایم هان درم بون ایان ود گشاو تو بهیز با ایشالله ام برایانت دوا بلين لدوا روجا قورا بن خويندنيان تواوكن توج أحسيت ولا باليانا ژنی کورد بواری نەدا ڕژێمی بەعەزگرەوەکە بباتەوە و هەزاران خێزانی پەرتەوازە لە ئەنفال و کیمیاباران بەجێ بمێنێ نوێیەکیان بە ئازارەوە پێیگەیاند کە خۆیان ناویان لێناوە ساڵانی پڕ ئێشی وەفاداری بیرم لە ژیانی خۆم نەکردەوە بیرم لە مستەقبەلی براکانمە کردەوە براکانم چۆن خوێندنیان بۆ تەواو بکرێ چیان بۆ بکەم ئەوان بڵێن مستەقبەلیان باش بێ خوێندنیان تەواوکەن بچنە ژیانی خۆیانەوە بەس بیرم لای ئەوان بوونەوەڵا بیرم لە خۆم ناکردەوە جوانیم ئەوستا ئەیان مناڵەکان جێبێ لەو گرانیە بۆ دۆ خاوەن ناکرێ و بێ شویمان پێ بکە و بتم بەخوا شکاتان لێکم بەخوا خراوتان پێکەم چۆن منێ برام گیریا و پیاوم گیریا و خەومم گشتی گیریا و بڕم عیب و شوورەی تازە شووی بکەم وەڵا عیبە نایکەم چۆن ئەیکەم عیب نییە تۆ مناڵ جێبێنی مناڵت کز دەولیزەی بۆ بڕێ شووی بکەی ئارە وەڵا 32 ساڵە ئەو پیاوەی منیان بدۆ من ئێستا مناڵ بەخێ بکەمە تا ئیستا عاتفی و خۆشەویستی و تەبعەن وەفا و ئەمانە وایلیان کرد نەک دایکم هەزاران ژن وەک دایکم ملیۆنان ژن یعنی هەر لە خزمەکانی خۆم زۆر بە من ئاشنایان بم لەوەیە سەد بزانم وەک دایکم ئەوانە مناڵە خۆیانیان گەورە کرد و هیچی شووی نەکرد لە ساڵی ینی نەوەتەوە تا 2012 کە من پارێزەر بووم لە دادگای کەلار و کفری و ئەو دادگایانەکە ئیشم کردووە
هیچ حاڵەتێکم نەبینیەوە یعنی ژنێکی ئەنفال یعنی بێت مێرد بکاتەوە بە کەسێکی تر ینی هیچ حاڵەتێکم نەبینیەوە و پرسیاریشم کردووە لە پارێزەرەکانی تریش ئەوانش و حتا دادوەرەکانیش من پێشەوەی بێم بۆ ئێرە پرسیارم کردەوانی کە دادوەری باری کەسیەتی بوون بە تایبەت حاکم حوسێن کە ئەو کات لێرە بوو پرسیارم لەویش کرد لەبەرەوە شتەکە شتێکی وەسائقیە وتی هیچ حاڵەتێک نەهاتۆتە لام کە من تۆماری بکەم وەکو عقدێکی زەواج کە ژنێکی ئەنفال ئافرەتێکی ئەنفال شووی کردە بێتەوە بە پێ قانونی ئەحوالی شخصی عێراقی یاخود قانونی ژمارەرۆی وەزارەتی کاروباری شەهیدان زۆر جار کێشەی یاساییان بربەست نییە ئەوەندەی کێشەی کۆمەڵایەتی بڕوابوون هەستکردن بە مەسئولیات چاوەڕوانی کەلتور و دابوونەریتی کوردەواری و ناوچەکە لەسەری ئەمانە کاریگەری زیاتری لەسەر کردیە کە چاوەڕوان بی خۆراگر بی خۆی ئێرادەی خۆی فەڕەز بکاتن خۆی بەکەمتر لە هاوڕێگەزەکەی خۆی دانەنێتن کە ئەگەر لەسەر کورتبوونە منیش کورد بوومە خۆراگر دەبم وەفاتێکی ئەتیادیمان هەیە کە ئافرەتێکە مێردەکەی ئەمرێ بە پێی شەڕ و بە پێی قانون پێویستە عیددەی هەیە پێوترێ عیددەی شەرعی چاوەڕوانی شەرعی پێوترێ کە ئەگەر حەملی نەبێت 4 مانگ و 10 ڕۆژە دوای ئەوە بۆی هەیە شوو بکاتەوە ئەگەر حەملی هەبوو عیددەکەی ئەوەیە کە حەملەکەی دائەنێ و دوای ئەوە بۆی هەیە شوو بکاتەوە ئاماری دروستی ئەوانە ڕوون نییە کە بەهۆی ئەنفال و کیمیاباران بێوە ژن بوون ئێستا 14,000 ژن وارسی قوربانیانی کۆمەڵکوژین بە نسبەت پرۆسەی ئەنفال بەشێکی زۆری وارسی شەهیدان ئافرەتن لەوەی مە ئێستا بە نسبەت جینۆسایدی بارزانیەکان ڕێژەی ئافرەت وەکو وارە زیاترە لە پیاو هەروەها بۆ گەرمیانیش لە شەهیدی ئەنفالدا وارەسەکانیان بەشێکی زۆریان ئافرەت وەکو شەهیدی سەنگەر نییە یان وەکو شەهیدی هاوڵاتی نەبی کە منداڵەکانیان یاخود ڕەگەزیت کەش لە ناو عائیلەیان زۆر بیتن بەخواوە حاڵێک گەورەمان کرد ئیسە برا بۆ قورئانە زەلامە تۆ ناتوانێت دوو مناڵ گەورە ئەس 1000 جاش هاوارد کرد بێم یا ڕەبی خودێ ئەس مرنا بچکێت خۆ نەبینم ئینگدە ئەس پێشوە بچم دایک بی بۆ بیش بی مە کەسێ دینە بیە بەس ئەو بیانێک مە کەسێ دینە بیت ماڵدا خوا خۆی پاداشتیان بداتوەنە ئێمەی مرۆڤ ناتوانین پاداشتیان بدەین ئێستا من بوومەتە بڵێن هەم نەنکی مناڵەکانیان هەم دایکی خۆیان هەم پوریان